لە هەشتەمین ڕۆژی جەنگدا بابزانین هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینیا چی دەگوزارێت دیارە ئەمڕۆ لە دوێنێشەوە هێرشەکانی رووسیا لە ئۆکراینیا بەرفراوانتر بووە هەم لە ڕووی زەمینیەوە بە ناردنی هێزی زیاتر و هێرشی بەرفراوانی زیاتر و هەروەها لە ڕووی ئاسمانەوە لە ڕێگەی فڕۆکە و هەروەها موشکی کورد هاوێژ و دووراوێژ کە شارەکانی ئۆکراینایی کردووە تا ئامانج و لە لایەکی دیکەوە بیرمان نەچێکە گفتوگۆکانی نێوانەوە دوو وڵاتە هێشتا بەردەوامە. تازەترین لێدوانیان سێرگیۆ لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لەگەڵ زێلینسکی سەرۆکی ئۆکراینیا لێدوانی تازەیانداوە لەبارەی گفتوگۆکانەوە کە دیارە گفتوگۆی دووەمیان کە ئەمڕۆیە هێشتا ئەنجامی کەوتوی نییە، بەڵام ئەو لێدوانانش کە هەردوو لا دەیدەن ئەنجامێکی ڕوونی نەداوە بەدەستەوە لەسەرەوەی کە چارەنووسی جەنگ لە ئۆکراینیا چی لێدێت و ئەوەی کە ڕوونە هەردوو لا سوورن لەسەر داواکاری و خواستەکانیان کە دواتر دێنە سەر ئەنجامی گفتوگۆکان. بەڵام ئەوەی کە ڕوونە بەپێی ئەم نەخشەی کە ئێستا هەیە، نەخشەی ئەم زەردە هەمووی ئۆکراینایە و هەروەها پرتەقاڵیەکەی دەرەوەی رووسیا دەبێت لە چەند لایەکی جیاوازەوە لە هەشتەمین ڕۆژدا جەنگ لە رووسیا بەردەوامە. لا ئەگەر باشوورەوە قسە بکەین یا خوارەوە قسە بکەین دیارە پێشڕەویەکی باش کە کردوویەتی ئەمڕۆ رووسیا ئەوەیە کە خێرسۆن شاری خێرسۆن کە یەکێک لە گەورەترین شارەکانی رووسیا لە درنگانی دوێنێشەو یا بەرەبەیانی ئەمڕۆ داگیر کراوە بە تەواوەتی لەلایەن رووسیاوە کە ئەوەی کە لێرە تا ئێستاەوەی کە ڕوونە رووسیا دوو جۆر استراتیژیەت لەم جەنگەیە بەکاردێنێ. استراتیژیەکیانەوەیە کە تەرکیز لەسەر پایتەختەکە کیف، شاری کیف کە لە گەورەترین شاری ئۆکراینایە بۆی کە ئەگەر بێت و بتوانێت پایتەخت کۆنتترۆل بکە واتە سقوتی حکوومەتەکەی ئۆکراینیا و ڕاگەاندنی حکوومەتێکی نوێ و هەروەها لە باشوورەوە لەوەی کە دەیەوێت پێشڕەویەکانی لە ڕووی زەمینیەوە برە و پێبداوەوەی کە هاوکارێکی باشە بۆ رووسیا ئەو هەرێمانەیە کە پێشتر سربەخۆیان ڕاگەیاندبوو، بەڵام ئەوەی کە ستراتیژی رووسایە لە خوارەوەیە کە دەیەوێت بە هەموو شێوازێک ئۆکراینیا لە دەریای ڕەش داببڕێنێت چۆن کە دیارە درنگانی دوێنێشە و شاری خێرسۆنی کە داگیر کردووە ئەوەی ماوەتەوە ئۆدیسایە و لە 2014 نیوچە دوورگەی کرێمی داگیر کردبوو ئەو کاتە و ئەوەی ڕوونە میلی تۆپال واروەها ئەو شارانەی دیکە کە هەرێمانەی دیکە کە پێشتر سربەخۆییان ڕاگەیاندبوو بوونەتە بربەستێک بۆ ئەوەی کە ئۆکراینیا دەستی باوی ڕەش نەگات تەنها ئەوەندە نەبێت لە ڕێی خێرسۆن و ئۆدیساوە و ئێستا تەنها ئەم دەریچەیە لێرە ماوەتەوە کە دەستی بگا بە ئاوی ڕەش کە ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەو نفوزانەی کە ئۆکراینیا هەیەی کە لە رووسیاوە دەریچەیەکی نفوزە بۆ دەرەوە بۆ وڵاتانی دیکە کە یەکێک لە استراتیژیەکانی رووسیاوەیە کە لە ئێستادا کار لەسەر ئەوە دەکات. شاری ماریۆپۆلی نزیک بە 20 کاتژمێر کە یەکێکە لەو شارانەی کە پێشتر لە چەند ڕۆژی ڕابردوودا رووسیا داگیری کرد نزیک بە 20 کاتژمێر بە بەردەوامی ئاگربارانی رووسیا لەسەر ئەم شارە بووە و باس لەوە دەکرێت زیانێکی زۆر بەرەم شارە کەوتووە، باس لەوە دەکرێت تاوانێکی زۆر لەم شارەیە دراوە لەبەرەوەی کە ئەم شارە شارێکی استراتیژی بوو لە ڕۆوە کە رووسیا دەیەوێت ئامانجەکەی لە باشووری ئۆکراینیا بێنێتە دی تا و کاتێک کە توانی داگیری بکات. بە کورتی ئەوەی کە هەیە ئێستا رووسیا دوو شاری گەورەی کە داگیر کردووە، یەکێکیان شاری ماریۆپۆلۆیە و ئەوی دیکەیان خێرسۆنە کە شەوی ڕابردوو دوایین پێشڕەوی بووە لە باشوورەوە کردوێتی. لە باکوورەوە ئەوەی کە زیاتر تەرکیزی لەسەر دەکرێت شارەکانی کیف و سۆمی و خارکێف شەڕ لەم قۆڵانەوەی هێشتا هەر بەردەوامە و دیارە پێشڕەویەکان لێرە لە کێف هەندێک خاو بوونەتەوە ئەوەی کە باز دەکرێت ڕەنگە زیاتر تەرکیز لەسەر باشوور بوو بێ، بەڵام ئەوەی کە ئێستا پێشبینی دەکرێت چاوەڕێ دەکرێت کە ئەم شەو شەڕێکی قورس لە کێف ڕوو بدا، چونکە ئەگەر لە شەوی ڕابردوو لە باشوور تەرکیزی لەسەر باشوور بوو بێ رووسیا باس لەوە دەکرێت کە ئەم شەو پێدەچێت لە کێف هەم تاوانکاری و هەم با بڵێن پێشڕەوی زیاتر لەوێ بکرێەوە چەک و تەقەمەنی زیاتر بەکاربێنرێت. چەندە باس لەوە دەکرێەوە لە لێدوانەکانی زێلینسکیشدا کە هەیە دەڵێ رووسیا چەکی قەدەخەکراو بەکاردێنێت. دیارە ئەمە بەشێکە لەو پێشڕەویانەی کە تا ئێستا لەوێ کراوە و بابەتێکی دیکە کە هەیە لە گفتوگۆکان داوای کە هەیە دانیشتنی یەکەم ڕووسەکان باسییان لەوە دەکرد کە پێویستە بگەڕێنەوە وڵاتی خۆیان و ڕاوێژ لەگەڵ بەرپرسانی وڵاتەکەیان بکەن لەسەر داواکاریەکانیان وهروەها سوور بوون و ئەوەشی کە
ئۆکرانیەکان لێدوانیان لەبارەیەوە داوە کە گفتوگویەکی زۆر سەخت و قورس بووە هەردوو لە هەتا ئێستا سوورن لەسەر داواکاریەکانیان و ئەوەی کە ڕوونە ئەمڕۆ هەرچەندە هێشتا ئەنجامی کۆتایی گفتوگۆکان دەرنەکەوتووە بەڵام ئەوەی کە ڕوونە و لێدوانەکان باز لەوە دەکرێت وەزیری دەرەوەی رووسیا دەڵێ سوورین لەسەر داواکاریەکانمان و بڕوامان وایە گەروا بێ دەرەنجامی گفتوگۆکان باش دەبێ لە هەمان کاتا زیلینسکی باز لەوە دەکا ئێمە گەرنتی ئەمنیەتمان دەوێ ئەم گەرنتی ئەمنیەتەیە کە زیاتر ڕووسەکانی شێت و هار کردووە چونکە گەرنتی ئەمنی کە زیلینسکی داوای دەکا پەیوەستە بە هێزی ناتۆ دەیەوێ ببێتە ئەندامێکی یەکێتی ئەوروپا کە بڕیار وایە لە مانگی 4 ئەم ساڵدا جارێکی دیکەم باس و خواسە بخرێتەوە بەرباس و هەر ئەمەشە کەوای کردووە کە رووسیای شێت و هار کردووە وەکەوەی کە ڤلادیمیر پۆتین باسی کرد ئەگەر هێنانی هێزی ناتۆ بۆ ئەو ناوچانەوە ئۆکرانیا ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا وەکووا بەیدی هێزی ئەمریکی یا هێزی ناتۆ لەسەر سنووری رووسیا بن بۆی ئەمە جێگەی قوبولکردن بۆ رووسیا نیە بۆی ئەو داواکاریە کە ئێستا زیلینسکی هەیە بە بەردەوامی و باز لەوە دەکا کە گەرنتی ئەمنی دەوێ ئەمە ئەو داواکاریە کە ڕەنگە لای ڕووسەکان قورس بێ و بیانەوێ ئەوان گەرنتی ئەمنیەتەکەی بنێ هەرچەندە زیلینسکی باز لەوە دەکات کە ئۆکرانیا دەبێ بگەڕێتەوە بۆ سەربەخۆیی خۆی و بە پێ و لێدوانانەی کە ئەمڕۆ داویەتی باز لەوە دەکات دەبێ رووسیا باجی ئەو شەڕە بدا ئەو وێرانکاریە کە لە ئۆکرانیا کردوێتی واروها دەبێت خەرەبووی ئەو زیانانەش بکاتەوە کە لە ئۆکرانیا ڕوویان داوەکە یەکێکە لە خواست و داواکاریەکان وەکەوەی کە سەرچاوەکان باسی دەکەن بۆیە هێشتا شەڕ بەردەوامە چاوەڕێی گەرمتر دەکرێت گەرمتربوونی شەڕەکە دەکرێت هێندێک کە گفتوگۆکان بەردەوامە هیچی لە پرۆسەی شەڕەکە خاوتر نەکردوێتەوە گفتوگۆکان بۆیە چاوەڕێ دەکەین بزانین ئەمشۆ ئایا بارودۆخی کێفی پایتەختی ئۆکرانیا لە چه بارودۆخێکدا دەبێت ئایا مەقاومە و بەرگریەکان لە شاری کێف وەکو ڕۆژانی ڕابردوو دەبێت یاخۆت پێشڕەوی رووسیا لەو شارە ئەنجامی ئەمشۆ دەبێت